مزگەوتی حاجی داوود مزگەوتی گەورەی بازار یەکێک لە کۆنترین مزگەوتەکانی شاری هەولێر و کوردستان کە لە ساڵی 1997 زاینی دروست کراوە لەلایەن حاجی داوود کوڕی حاجی ئەحمەدی کوڕی سلێمان ئاغای کوڕی محەممەد بارام ئاغا. باشەوەی حاجی داوود ئەو مزگەفتەی دروست کرد، وەسیەتی کرد، ئەو وەسیەتی وی کوبووە ئەو کەسەی کە دەبیتە متەوەلی مزگەفتی ئەو مزگەفتەی لە چێ بیتە متەوەلی لە مابەینی منداڵەکان ئەرشەد و ئەسلح منداڵی ببیتە متەوەلی مزگەفتی ئەو مزگەفتی حاجی داودی. لەوانە پاشە خۆی کە وفات دەکا کوڕەکەی کە ناوی مەلا هیدایەتی کوڕی حاجی داودی بووە دێتە جێی مەلا داودی حاجی داودی. پاشەوەی کە وفات دەکا قازی داود ئەفەندی کوڕی مەلا هیدایەتی دەبیتە متەوەلی مزگەوتی حاجی داودی. پاش قازی محەممەدی مەلا ئەحمەدی باپیرم دەبیتە متەوەلی مزگەوت لە ساڵەکانی بڵێن 1906 دەبیتە متەوەلی مزگەوتی گەورەی بازاری مزگەوتی حاجی داودی. پاشەوی بابم خوافیکە لەگەر دەبیتە متەوەلی مزگەوتی ئەو مزگەوت لە ساڵی 1935ەوە بوویتە متەوەلی مزگەوتی حاجی داودی. پاشەوی ئەوجا پاش وەفاتی ساڵی 1970 حاجی نورالدینی برام لەگەر دکتۆر عەبدوڵای برام دەبنە متەوەلی لۆ ماوەیەکی نزیکەی 20 ساڵ زیاتر دەبنە متەوەلی. پاشەوی کە دکتۆر عەبدوڵاش وەفاتی کرد حاجی گەیرانی برام دەبیتە متەوەلی لۆ ماوەیەک هەتا وەفاتی کرد. پاش حاجی گەیرانی ئەمن بوومە متەوەلی لەو کەوەختەوە نزیکەی 15 ساڵە ئەمن متەوەلی مزگەفتێمە بە پێی ئەو وەسیەتەی کە کراوە لە حاجی داودەوە کە دەکاتە باپیرە گەورەمان. ڕووبەری مزگەوتی گەورەی قەیسەری 1700 مەترە بە ناوی حاجی داود خەیریە کە بۆ ماوەیەکی زۆر بە گەورەترین مزگەوت هەژمار دەکرا لە هەولێر. حەڕەمی نوێژکردنی ئەم مزگەوتە 600 مەتر دووزایە. لە کاتی دروستکردنی سەربانەکەی بەدەگ و مەددا پۆشرا بوو، دیوارەکانی نزیکەی 2 مەتر ئەستور بوو. تاوەکو ئێستاش دیوارەکانی وەکو خۆیان ماونەتەوە و هەندێک گۆڕانکاری بۆ کراوە. ئێستا ژمارەی گومەتەکانی بۆتە 14 گومەت، ئەویش دوای جەنگی جیهانی یەکەم دروست کرا. نۆژەنکردنی مزگەوتی حاجی داود ئاشکرایە لە سەدەکانی 18 و 19 و سەرەتاکانی سەدەی 20م کەرستەی بواری بیناسازی بە پلەی یەکەم بریتی بوو لە خشت و کەرپوچ و قوڕ و دار. ئەو کەرستانەش لە ئاست دیاردەکانی سروشتی وەک گەرما و سەرما و بەفر و باران و لافا و بوومە لەرزە و سووتان توانای بەرگیریکردنیان تا بڵێ لاوازە. هەر لەبەر ئەم هۆکارە پێویست بوو بەردەوام بایەخ بە نۆژەنکردنەوەی بدرێ.